بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی هاتمۆ لایەوەی بەڕێز و خۆشەویست. باسکردنی ئەمڕۆمان باسکردنە لە پاڵاوتنەکانی گەیشتن بە مۆندیال و وەڵامدانەوەیەک بۆ پرسیاری هاوڕێیانیش لە بەرەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو پرسیارێکیەوە هاتە ئاراوە چییە گۆڕێ لە مۆندیال چی ناگۆڕێ هەرچەندازانم زۆربەی زۆرتان زانیارەکەتان هەیە لەسەرەوەی کە مۆندیال بە چ دۆخێڕا و چۆن بەڕێوەچی و باسمان لەوە کردووە کە پێشتر تەنها یەک یاری لیارەکانی مۆندیال زیاکە کە مۆندیال بۆ بە 48 هەڵبژاردا ئەمەواتایەوە ناگەێنێ کە یارەکان زۆر و زۆرتە بن تەنها ژمارەی یارەکان بۆ تیپێکە بیە بۆ یاری کۆتایی ئەگەر لە ساڵە لە جارانی ڕابردووە 7 دیاری بوو ئێستا بێ بە 8 دیاری و بۆ دواتر باسی و جۆرەشەکەین یارەکانی پاڵاوتنەوە دەست پێ دەکەین سەرەتا لە عێراقەوە دەست پێ دەکەین شەوی ڕابردوو ئیمارات یارەکەی خۆی لە عومان بردەوە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک واروە عێراق یارەکەی خۆی لە ئەندەنووسیا بردەوە بە گۆڵێکی بێوەڵام کە گۆڵەکەش زیدان ئیقبال خاوەنی گۆڵەکە بوو و عێراق توانی خاڵەکانی لەگەڵ سعودیە هاوتا بکاتەوە بەڵام بە جیاوازی گۆڵ پلەی دووەمی گرتووە عومان بە شێوەیەکی فەرمی ماڵاوایی کرد لە گەیشتن بە یارەکانی مۆندیالی 2026 ئەو چانسەی کە بۆ عومان ماوەتەوانێ ئەوەیە کە قەتەر بە جیاوازی زیاتر لە گۆڵێک واتە بە جیاوازی 2 گۆڵ بەرامبەر بە ئیمارات بدۆڕێ کە یارەکە 2-0 بێ و نەکەوەی کە خۆی گۆڵی زۆر تۆمارکات چونکە لە پێشا زاید و ناقص وەرەگیری ئێستا عومان ناقزیەکە ئەگەر بێت و قەتەر بۆ نمونە بە ئیماراتیش بدۆڕێ بە یعنی ئیلا بێتە جیاوازی 2 گۆڵ ینی قەتەر بێ بە ناقص 3 ئەنجا بەو جۆرە ماڵاواییەکە چونکە زاید و ناقسەکان بەو جۆرە دابەشە بڕێنگا وەکو بارودۆخ عمان تا ڕادێکی زۆر بێهیوا بووە و هیوایەکی زۆر زۆر کەمی ماوە کە پێیوەستە بە سەرکەوتنی ئیمارات بەرامبەر بە قەتەر و ئیندەنووسیا بە شێوەیەکی فەرمی لە کۆمەڵەی دووەم ئیندەنووسیا ماڵاوایی کرد ئیندەنووسیا هیچ چانسێکی نەما بۆی کە پلەی دووەمی گروپەکەش بگرێ پلەی یەکەم و دووەمی ئەم گروپە لە نێوان عێراق و سعودیە یەکلا بۆ تەوانێ تەنها ماوە تۆ یاری کۆتایی کە ڕۆژی سێشەمەنجامیان لەوەی کە کامیان پلەی یەکەم دەگرن ئایا عێراق پلەی یەکەم دەگرێت یاخود سعودیە باسەکەی من لەسەرەوەیە کە زۆر قسەیەکرێ لەبارەی عێراقەوە زۆر شتەوترێ لەبارەی عێراقەوە بە تایبەتی ئەم ڕووداوەی کە لە یاری خانمانی عێراقا ڕوویدا لە یاری بالەکەیە کە لە بوتوڵی شەرقی ئاسیا بەشداریان کرد و دوایەوەی کارەکە تەواو بوو ئاڵای کوردستان بەرزکرایەوانێ کە ئەمە دەنگۆیکی زۆری بە دوای خۆی دانا لەوەی کە داوای لێبوردم بکەن و ئەم حاڵەتانە کە ڕوودەدات تامان خۆی بەرزکردنەوەی ئاڵا شتێکی زۆر زۆر ئاسایی ینی شتێکی ونە گەورە نییە تۆکو ناوی عێراق بەشداریت کردو یاریزان ئازادە لەوەی کە قەیچێکە یاریزانە هاوڵاتیشی کووردە کوردیش نەتەوەیەکە لە عێراقا بەو جۆرە ئاڵای خۆی بەرزکات ئێمە پێشتریژی ئیسپانیامان بینیوە لە مۆندیالی 2010 چاوی و پیۆڵ ئاڵای کەتەلۆنیان بەرز کردوانێ ئێخۆ هیچیشیان لێ نەکرا و نەکوژان و دوایەوەش هاتنەوانێ هەر بەشداری ئیسپانیان پێکرا و یۆرۆی 2012 بردەوە شتەکە وەندە قورز نییە بەڵامی تر وەکو حاڵەت ئەوەیە کە ئەمان بۆ نمونە چەند سەرچاوێکی ڕاگەاندنە قسەی لەسەر دەکەن ناوکو جێتی فەرمی هێشتا هیچ شتێ ڕووی نەیەوە لەوەی کە ئەم شتە بە چ شوێنێگا بە چ شوێنێ ناگا بەڵام بەداخەوە ئێمە لای خۆمان بەم جۆرە یەکسەر سیروپیازێکی زۆری پێوەخورێکە هەڵبژاردننی عێراقەکرێ هەڵپەیەکی زۆر زۆرمانەیە بۆی لاڵبژاردننی عێراقا بەشداری بکەین و نەتیجێ بینین کە سەرەی مەعاژیە هەڵپەیەکی زۆرمانە بۆ عێراق لەوەی نەتیجە وەرگین کە چی سوبحان الله کێتە سەرم بابەتانە کوردایەتێکی زۆر تۆخە بێتەوانێ یعنی ئەم دووفاقی و ئەم دوو مەبدەئیە بەڕاستی عیبەیە عیبە مە عیبەیە تۆ لەم لاوە سەر بە عێراقی و لەم لاوە باسی نەکەیت و لەم لاوە موچەکە یعنی خۆی گەورە ڕستقەنێریە بەڵام وای لێ تۆ کابراڵێ لە عێراق نینێنێ تۆ نان نییە بیخۆی بەڵام بەجددی عیبەیە تۆ دانیشی لەمانەیە هەمووی باسی عێراقەکەیت و ناوی عێراقێن و دوای لەسەر شتێکی تر وەڵا کوردە جیابووە لە عێراق و نەخێوانییە کاکە ئەوە تا دوێنێ عێراق یاری کردووە چەند یاریزانی کورد بەشداری کردو لە پێکاتەکە مێرخاز دۆستی بەشداری کردو ئێمە شانازیمان پێوەکردو شێرکۆکەریم بەشداری کردو دوای یوسف ئەمین بەشداری کردو دوای زێدان ئیقبال گۆڵەکەی کردووە کاکە ئەمانە هەمووی چی ئینجازەکە بۆ عێراق نووسراوەتەوە لەسەر دەستی کوردەکان نووسراوەتەوانێ کەواتە خۆت لەو مەعمەعەیە لایە ئێمە هاوبەشین پێکەوە ئێمە هاوبەشین پێکەوەی تر پێویست ناکە ئێمە بچینەوە مەعمەعە عێراق
شانازیە بوو یاریزانە کوردانی کە ئێسێمە دڵمان پێیان خۆشە کۆمەڵە یاریزانی کورد و کۆمەڵە یاریزانیشمانە ئێستا لە تەواوی پارێزگاکانی کوردستانە هەموو هەوڵێکیان بۆی بگەنە هەڵبژاردەی عێراق هەموو هەوڵێکیان بۆی بگەنە هەڵبژاردەی عێراق ئیتر تۆ بۆ دەیدانیشی لە سۆشیال میدیا و ئەم بەزم و ڕەزم و بارودۆخانەی تاانێ سەرکەوتنی عێراق بۆ ئێمە گرنگە و بۆ کوردەکانیش گرنگترە عێراق جا طبعا ئەمەی کە ئێستا دانیشتووە ڕەخنە لە عێراقەگرێ ئەمەی کە دانیشتو ئێستا هەڵپێتی لەوە عێراق نەگاتە مۆندیال سوێنتان لەسرم نییە عێراق کە گەیشتە مۆندیال یەکەم کەسە کە هەوڵ ئەیا بە بیانووی عێراق و بە بیانووی بەشداریکردنی عێراق لە ئەمریکا و کەنەدا و مەکسیک ڤیزا وەربگرێت تکتی یارەکان وەربگرێ بۆی بچێت لە مۆندیالە ئامادە بێت لە 2026 هەرو کەسێک کە ئێستا زڵدی عێراقە هەرو کەسانی کە دانیشتون لە فەیسبوک و کاونتەکانیان دانیشن فەلسەفە لێن و پەڕەگرافی ئەم نێنووسن تۆ با عێراق سەرکە ئەنجە بزانت چۆنەکەونە واستە واست بە ڕۆژنامە نووسیشتەوە چۆنەکەونە واستە و واستەکاری و ماستاوکردن بۆ وانەی عێراق بۆی کە دانیشن ڤیزەیەکیان بۆ بکەن و هەوڵێکیان بۆ بوون بۆی بچن لە ئەمریکا ئامادە من بۆ لەژێر ناوی عێراقی شابیانوێ ئامادە من ئەم دووفاقیە ئەیبێ لەبەرەوە ئێوە هەوڵ مەدەن چاوکەن لاوان ئەوان ئەزانن شوێنی ماستاوەکە لەکوێ و لەکوێ بە شتەکێگەن بۆیە دانیشت نەماکەن بەس بەخوا تۆ لی نازانین تۆر خۆتی پێناشی نەبی بەهەرحاڵ ئەچمە سەر یارەکەی عێراق بەگشتی گێمی یەکەم تیپەکەی گرام ئارنۆڵد زۆر خراپ بوو زۆر خراپ بوو کە تیپەکە زیاتر و لەوە دەچوو کە چاوەڕێی دابەزینی توانای جەستەیی یاریزانەکانی ئیندەنووسیانەکە چونکە ئیندەنووسیا ماندوو بوو سێ ڕۆژ پێشەوە یاری سعودیەشی ئەنجامدا بوو عێراقی ویست دەرفەتی ئەوە بۆ خۆی بقۆزێتەوانێ ینی لە جێمی دوم پلانەکانی خۆی بخاتەگەر بالفعل جێمی یەکەم عێراق خراپ بوو یعنی مەترسێکی گەورەش لەسەر گۆڵەکەی دروست نەبوو بەڵام لە جێمی دووەم بە بەشداری پێکردنی یوسف ئەمین و زیدان ئیقبال ئەتوانین بڵێن یارەکە 100% گۆڕاوە ڕۆڵێکی زۆریان گێڕا لە تۆمارکردنی سەرکەوتنەکە چ یوسف ئەمین چ زیدان ئیقبال و سەبارەت بە شێرکۆکەریمیش ئاساییە پلانی عێراق لە جێم یەکەم بە جۆرێ بوو کە نەتوانرایە نە ئاستی میمی دەرکەوێت نە ئاستی شێرکۆکەریمیش دەرکەوێت یعنی عێراق بناغەی هێرشی لە جێم یەکەم زۆر خراپبووە تەنانەت هەوڵدانیشی بۆ هێرش نەبوو تەنها هەوڵی دەدا یارەکە ڕابگرێت بە پێچاوانەوە لە جێمی دۆم بە بەشداریکردنی زیدان ئیقبال ئۆتۆماتیشی عێراق کەوتە جوڵە ئۆتۆماتیشی عێراق کەوتەوەی کە هێرش ڕێبخاوە من لەو بڕواایە مەگەر شێرکۆکەریم بە شێوەیەکی یەدەک بەشداری بکردا میاریە ڕۆڵێکی زۆر زیاتریە بوو لەوەی کە لە گوێم یەکەمان بەشداری کرد بەڵام بەرحاڵ ئەوەی گرنگ بوو بۆ عێراق سەرکەوتنەکە بوو لەسەر دەستی زیدان ئیقبال کەوکو نەشەدەکرمیش لە پاژیارەکە ئاماژەی پێکرد بەڕاستی ئەم ئاستە بۆ عێراق مای شۆکە ئەم ئاستە بۆ عێراق مای عیبەیە و داواشی کرد لە هەموو یاریزانەکانی عێراق بڕۆنەوانێ ئەم دەرفەتیان لەبەردەمایە بۆ ڕۆژێک سەیری ئاستی خۆیان بکەن بە ڤیدۆ ئاستی خۆیان ببینەوە لەوەی چیان پێشکەش کردو بەرامبەر بە ئیندەنووسیا وەکوی کە ستۆدیۆ شیکارەکانیش کە باسی باشترین یاریزانی عێراقیان کرد وتیان زیدان ئیقبال کە باشی خراپترین یاریزانیان کرد زۆربەی زۆران وتیان هەموو یاریزانەکان خراپ بوون تیان هەموو یاریزانەکان خراپ بوون تەنها زیدان ئیقبال ڕۆڵێکی گرەویە یعنی گۆڵەکەشی کە عێراق کردی بە جوودی تاکەکەسی زیدان ئیقبال گۆڵەکە کرا جوودی تاکەسیم یاریزانە بوو کە بڕیاریدا لەوەی تێپەڕانێکی زیاد لە پێویستکات دواتر دیستان و تۆپەکە بخاتە مەودایەکی باشتر و دواتر ئاڕاستی تۆپەکە بڕیاریدا لەوەی لێدانەکە بە چەپە لێدا ئاڕاستی گۆڵەکە بگرێت یعنی ئەمە گۆڵێکی تاکەسی بوو بۆیە ئەو قسەیە تەواوە کە نەشە دەکەم ڕخنی لە هەموو تاکی یاریزانەکانی عێراقەیە بەڵام ئێمە بابینە سەر وردەکاری ئەم بابەتە ئەوەی لە عێراق ڕوویدا گرنگ سەرکەوتنەکە بوو خۆی بارودۆخ بە پێی بارودۆخە گۆڕی تۆ گرنگ بوو لەوەی لە ئەندەنووسیا بەریتەوە بۆ لەبەرەوەی بچی بەرامبەر باشتر سعودیارێکی قسەیەک هەبوو لەوەی کە عێراق دەرفەتێکی زێڕینی لەدەستدا بۆی دوو هیچ نەیبردەوانێ بە تایبەتی و تۆپی ئیبراهیم بایش کە تۆپەکە نەیتوانی بیگەێنێتە عەلی جاسم ئەو یاریزانی وڵای یاریزانی تیپە میلەکانی خۆشمان بۆ جۆرە نییە لەوەی کە لە تۆپەکانی فرادێک یاریزانە لەبەردەما بێت تۆ نەزانیم تۆپە چۆن پەڕێنیتەوە بۆ هاوڕێکە تەبان هیلاک بوو بیانیەوەی پێیەکە لە هەرەکە هیلاک بوو بەڵام بەسجی کۆی گشتیەوە عیبە بوو دوو هیچی عێراق چ زیانی پێگەیان یا چ سوودێکی پێگەیان بەڵێ ئەزانین وەکو ڕەقەمی ئەگەر عێراق دوو هیچ بیبردایەتەوە لە ئەندەنووسیا ئۆتۆماتیکی لە یارەکەی سعودیەیە بە تەعادولی گەیشتە قۆناغی داهاتوو بە تەعادولی عێراق گەیشتە قۆناغی داهاتوو ئەمە وەکو ڕەقەمی وەکو لەسەر وەرەقە بەس ئایا ئەمە زیان بوو بۆ عێراق یا سوود بوو من پێچەوانەی هەمووان پێم وایە باشترین ئەنجام بوو بۆ عێراق کە یەک و هیچ بردیەوە
باشترین ئەنجام بوو کە یەک و هیچ بردیوانێ بۆ من پێم باش بوو کە عێراق و هیچ بردی وەک لەوەی دوو هیچ بردیوان لەبەرەوەی عێراق یاریزانەکانی هێندە بەرپرسیارەتێکی گەورە هەڵناگرن بتوانن لە یاری 90 دقیقە بەرامبەر بە سعودیە بەرگری بکەن بەبێەوەی هەڵا بکەن شتی وانە لە عێراقا تا ئێستا من یاریەکم نەبینیەوە لە عێراقا ئەم بەرگریکارانەی لە بەرپرسیارەتێکی وەهایە بن بچن بەرامبەر بە سعودیە لە نێو خاکی سعودیە لە شاری جدە 90 دقیقە دیفاعی بکەن و خۆڕاگر بن ئیلا ئەکەونە هەڵا هەڵی تاک نەکەن هەڵی ئینزارەکەن کارتی سوور وەرەگرن یعنی بینیتانم شەو زەید سەحسین چی کرد یعنی تۆ تۆپەکە فاوڵی خۆتە ئەم دەستە بووی کێشیتەوە بە دواوەیە هەر باش بوو داوەر قانونی تاتبیق کرد لەوەی لە ڕووی قانونیەوانێت لە پێشا فاوڵەکە مەژمار کردم لەیانی نەکردە لێدانی سزا ئەی خۆگەر بیکردا بە لەدانی سزا چ دەسەڵات هەبوو هیچ دەسەڵاتێکنەوە بۆیە بە قەناعەتی من ئەنجامی یەک و هیچ ئەنجامێکی زۆر زۆر باش بۆ عێراق بۆ لەبەروی وا دەکات هاوشێوەی گێمی دووەم بەرامبەر بە ئیندەنووسیا وەکوی چۆن عێراق کردی کە یاریەکەی تەواو گۆڕا تیپێک بوو کە هێرشی ڕێگە خست تیپێک بوو کە مەترسی دروست دەکرد تیپێک بوو کە بە چەند یاریزانێک دەویست بچێتە ناو ناوچەی سزاوە و بەردەوام چ بەشار ڕەسەن و چی یوسف ئەمین و چی میمیش هەوڵیان دەدا لە ناو بۆکسی تیپی بەرامبەرا بن زیدان ئیقبال لە هێرشەکانی بە تۆپەوە ویستە ئەچۆ ناوچەی سزای تیپی ڕکابەرەوانێ ئەمە زۆر زۆر گرنگە ئەبێت تۆ لەمە تێبگەی سعودیە تیپێک نییە وەکو ئەندەنووسیا تیپێکی توانە جەستەی بەرز بن تیپێکی تۆکمە بن تیپێکی ئاڵۆز بن نا سعودیەش بە هەمان شێوە تیپێکن کە مەهارەی فەردی یاریزانەکانیان پشتی پێدەبەستن لەبەرەوە سعودیەش لەلایەنی دیفاعیەوە تیپێکی ئەوەندە تۆکمە نییە بڵێن بێ بەرگری بکات سعودیە بتوانێت یاریەکە ڕابگرێ نا بەڵام ئەگەر تۆ بچیتە دۆخی بەرگری سعودیە هێرشت بەرامبەر بکە دڵنیا بە لەوەی سعودیە زیانێکی زۆرت پێگەێنێ لەبەری کواڵیتی یاریزانەکانی سعودیە کواڵیتیەکی زۆر باشە بۆ بە تایبەتی لە ڕووی هێرشبردنەوە بەس نەک لە ڕووی بەرگریەوە کەواتە ئێمە دوو تیپمانەیە ڕوبەڕوو دەبنەوانە هەردوو تیپەکە لە ڕووی هێرشبردنەوە باش هەردوو تیپەکە گەر بۆ نمونە گرام ئارنۆڵد هەڵە نەکاتەوە لە پێگاتی سەرێکیەوە بە پێی یاریزانە پێویستەکان بەشداری بارەکان کە هەردوو تیپ دەتوانن لە ڕووی لانی ڕاستە کواڵیتی یاریزانەکانی سعودیە بە گەورەتر و بەرزتر سەیرەکرێ یاریزانەکانی سعودیە لایەنەی ناودارتر یاریەکەن لایەنەی بێستر یاریەکەن بەڵام کە چۆن ناو ئەمری واقع و کە چۆن نێو یاریگاومە بارودۆخێکی ترا چ عێراق چ سعودیە لە ڕووی بەرگریەوە باش نین تیپێنین تۆ متمانیان پێ بکەی بڵێ وەڵا 90 خولەک بەرگریمان بۆکە بۆیە ئەنجامی 1-0 بۆ عێراق بەڕای من شتێکی زۆر زۆر باش بوو چونکە ئەمە چی دەکات ئەمە وا دەکات عێراق لە بەرامبەر سعودیە یاریمان و نەمانکە عراق هەموو هەوڵێکی بۆ سەرکەوتن بێ بەرامبەر بە سعودیە لە پێناوبردنەوە یاریکاوە تیپەکە جودێکی زۆرکە نەک دانیشێ بگەڕێتەوە دواوە و دیفاعیکا و تۆپ دوورخاتەوە و تۆپ لێیا بۆ دی و نامە نییە یەکجار بە پیاوانەیە دیاری خۆتەکەی سەرکەوتن دەوێت وەرە بە پیاوانەیاری خۆت کە ڕوبەڕووی سعودیە بەرەوانێ پێگاتەکەت بەهێزە یاریزانی زۆر زۆر باشت پێیە دەتوانیت بە پلانێکی دیاریکراوی یاریکردن ڕوبەڕووی سعودیە بەریتەوە سەرکەوتنیش بەسەر سعودیەدا تۆمار بکەیت چونکە سعودیە تیپێکە گرنگی بەلانی هێرشبەرەکەیە و تیپێکی شێ لە ڕووی بەرگریەوانێ هاوشێوەی تۆ وایە ڕووی لانی بەرگریەکەی چ گۆڵپارێزی چ ناوەند چ دڵە بەرگریەکانی چ باڵەکانی یعنی هەمووان ئاسێکی هاوسەنگتانەیە لەگەڵی بۆیە یا ئەنجامی یەکویش ڕێخۆشکەرە لە بەردەم عێراق و گرامان ڕۆڵدا بۆی کە لە یاریەکەی سعودیە چاو نەترسانە یاریکەن و عێراق بۆ سەرکەوتن یاریکە نەک بێت دانیشێ بگەڕێتەوە دوا و دڵی لە مشتیا بێ ئەو ئەنجامانەی کە تیپێک دەسەڵاتێکەوێتە سەرەوەی کە بە ئەنجامی یەکسانیش بگاتە قۆناغی داات و زۆر کات زەربەیەکی زۆر زۆر گەورەت لێیە زۆر کات زەربەیەکی زۆر زۆر گەورە لێیە کۆتایەکەی هەر شکستێنی و دەرفەتەش لە دەستی ئەگەر بیرتان بێ ئیتالیا 2014 بەرامبەر بە ئۆرۆگوای ئیتالیا بە یەکسانیش دەگەیشتە قۆناغی داات و هاتنە دواوە ئیتالیا هاتنە دواوە تیپە لە بناغی هێرش و لە مشتێکا کاسانە و بالە و تێت نییە تەشکیلە ئیتالیا تێگیرە هاتاو کاتی گۆدین تۆپێکی وەستایی کرد بە گۆڵە خۆڵ کرا ئیتالیا دەرکرا لە باتیەوەی سەرکەی ئۆرۆگوای لەبری سەرکەوت لەبەرەوە مەرج نییە تۆ بڵێ وەڵام من دوو چانسمێم دوو چانسەش دەرفەتێکی باشە بۆ من نەوەڵا عکسەکەشی زۆر ڕاستە عکسەکەشی زۆر زۆر ڕاستە ئیتالیا و فەڕەنسا لە یۆرۆی 2008 یۆرۆی 2008 ئیتالیا
یاری یەکەمی بە هۆڵندا دۆڕان فەڕەنسا لە ڕۆمانیای بردەوە ئیتالیا یاری دووەم لەگەڵ ڕۆمانیا تعادل بوو فەڕەنسا بە هۆڵندا دۆڕا فەڕەنسا کاتە بەرامبەر ئیتالیا 3 خاڵیە بوو ئیتالیا کە چۆ بەرامبەر بە فەڕەنسا 1 خاڵیە بوو بەڵام بینیتان یارەکە ئیتالیا چاونەترسانە یاری کرد و ئیتالیا هەموو هەوڵێکی بۆ گۆڵ بوو و کارێکێر لە جێمیەکەمە بیداڵ تەرکرا پەنارتی بۆ ئیتالیا گیرا پێر لە گۆڵی کرد و دواتریش دی ڕۆسی گۆڵی دومی کرد و فەڕەنسا کە 2 چانسێ بوو ماڵاوی کرد ئیتالیا کە 1 چانسێ بوو یارەکەی بردە و سەرکەوت بەڵام ئەمە عکس بووە بۆ ئیتالیا لە 2014 وڵی بۆ ئیتالیا دەرکرا و عکسەکەی ڕوویدا لەبەرەوە مێ خۆتم لێ بکەی بە خەبیر و پرۆفیسۆر پێم بڵێ وەڵا عێراق دەرفەتیەوەی لە دەستا بە تەعادولی و بە بردنەوە بگاتە قۆناغی بە تەعادولی بردنەوە بگاتە قۆناغی ئەسا عەرەبی بیباتەوە ئەنجە بگاتە قۆناغی دات ئەمە باشترین کارە لە سیستمی تۆپی پێیە یعنی هەوڵدان بۆ ئامانجێک کە ئیلا یعنی پەڕینەوە بێ دەچیتە هەورازێک من زۆر جار باسیەوە بۆ کردووە چمام هەورازە ئیلا بێ بەسەرم شاخەیە سەرکەوی ئینجێگەیتە لووتکەکە ئەو نانەی بۆ دانراوە ئەو ئاوەی بۆ دانراوە لەسەر لووتکەکەیە نەگەیتە سەرەوانێ بۆت نایەتە خوارەوە ئیلا بێ تۆ بچیتە سەرەوە بۆ لای ئەکە تۆ بتەوێت تۆ چینوت بێت تۆ برسیت بێ ئیلا بەسەر و شاخەیە سەرەکەوی چیش بێتە سەبەردەستە ڕایە ماڵی ئەو کاتەی تۆ نەتوانێ ئەمە بکەی کەواتە تۆ تیپێکی شایستەنی بەمە کەواتە سعودیە لە تۆ شایستەترە لەبەری هەوڵدان بۆ تەعادولی لەگەڵ سعودیە غەڵەتترین ڕێگە بوو غەڵەتترین ڕێگە بوو ئێستا لە دۆخێکی زۆر زۆر باشە عێراق کۆتایاری بەرامبەر بە سعودیە تەنها دەرفەتی سەرکەوتنە بۆی بگاتە مۆندیال بە شێوکی ڕاستەخۆ لە حاڵی نەبردنەوەشی یاخود یەکسانبوونی یاخود دۆڕانی عێراق ئۆتۆماتیکی پلەی دووە مەگرێ پلەی دووەمی ژەمێنێتەوە لەوەی لە نێوان ئیمارات و قەتەر بە ئەگەرێکی زۆرەوە کامیان پلەی دووە مەگرن ئەو کاتە عێراق یاریکی پاشکۆی دیکە بەرامبەر بە دووەمەکان ئەنجام دەدا دەو کاتە نوێنەری نوێمی کیشوەری ئاسیا چونکە پاش شەوی سێشەمە دوو هەڵبژاردەیەکلال دەبێتەوە دوو هەڵبژاردەی دیکە بۆ کیشوەری ئاسیاەکلا بێتەوە دەچنەوە پاڵ 6 هەڵبژاردەکەی تر دەبێت بە 8 هەڵبژاردە کە ڕاستەوخۆ دەگەنە یاریەکانی مۆندیال 2026 تەنها ئەو ڕکابەریە دەمێنێتەوە ئەو بلیتە دەمێنێتەوانێت کە دواتر یەکلا دەبێتەوە لە نێوان ئەو هەڵبژاردانەیە کە کامیان دەبنێن نوێنەری نوێمی کیشوەری ئاسیاوە چاوەڕێ دەکەن بۆی کە یاری پاشکۆی پاڵاوتن بەرامبەر بە کام کیشۆر بەرامبەر بە کام ئۆقیانوس یاری دەکەن بۆی کە تیپی کۆتایی بۆ مۆندیالی 2026 دەکرێت سەبارەت بە ئەوروپا تاوان دێمە لای کۆمنتەکانتان کاگا کۆکاگیوا بە چاوان کۆمنتی هەمان دەخوێنینەوانێ ئیتالیا کەوتە دۆخێکی دژوارەوانێ ئیتالیا چابێت چاوەڕێی یەکسانبوونی ئستۆنیا بکا بەرامبەر بە نەرویج و دواتر خۆشی لە نەرویج بێتەوەی بگاتە قۆناغی داهاتوو بە پێچوانەوە ئیتالیا چانسی گەیشتنی بە پێشەنگی گروپەکەی لەدەست داوە جا زۆر هاوڕێ گلەی لە پاڵاوتنەکانی ئەوروپاگەن ئەڵێنەوەکەی پاڵاوتنە تیپی سیانزەی تیاکرێ تاوان تۆ نازانی لە یاری مەجموعاتە یا خۆ دوالیەکەی کە لە یاری مەجموعاتە ئەرکەکە چۆن قورسەوێ بە نمونە ئێستا بەرازیل ئەگەر بۆ نمونە بە پۆلیڤیاژ بوو دۆڕێبنەوە ساڵە بیر مەرجنتین 6 گۆڵیشی لێکرا بەرامبەر بە پۆلیڤیا هیچ کێشەشی نەبوو چەند یاری بە ئیکوادۆریش دۆڕان و بە کۆڵۆمبیاش دۆڕان هیچ کێشەشی نەبوو گەیشتە مۆندیالی بەرازیلیش بامان شێوە 3 یاریە دۆڕێنی 4 یاریە دۆڕێنی لە پاڵاوتنەکان لە تۆشدە یاری لە بەردەمدا 18 یاریەکەی 5 یاریش دۆڕێنێ 4 یاریش دۆڕێنێ کێشت نیە تۆریشێکی لەو تیپانەیە گەیشتە قۆناغی داهاتووی سەرەکەی بۆ مۆندیال بەڵام لە ئەوروپا ئەم مەجموعاتەی کە دەباشەکرێ وەکو چی وایە وەکو یاری کۆتایی چامپیۆنز لیگ وایە وەکو وەقتی ئیزافی وایە وەقتی ئیزافی ئەگەر لە یەک یاریە تۆ خافڵ بی بۆ نمونە ئێمە هەمانە لە پاڵاوتنی ئەمریکای لاتینە جار هەبوو بەرازیل بەرامبەر بە پاراگوای دۆڕاوە چارە بۆ ئۆروگوای 3 گۆڵی لێکردون جارە بۆ ئەرجەنتین چۆتە ناو پۆلیڤیا دۆڕاوە کۆڵۆمبیا چۆتە ناو پۆلیڤیا دۆڕاوە پاراگوای چووە دۆڕاوە کەچی دوای سەرکەوتون بۆ مۆندیال بۆ قەرەبۆکەی هەیە قەرەبۆکەی ئەم ستایلی ئەم پاڵاوتنە زۆر ئەم دانیشی ئەڵێن پاڵاوتنە ئاسانە تۆ بەر لۆکسۆمبۆرگ بەرەوە کە وازانم تیپەکان بەم جۆرەیەک لابێتەوە نازانی ئەگەر تۆ لە یەک یاریە سەرکەوتن نێنی یەکەویتە جێژاوە ئێستا ئیتالیا باجەکەی زانی چییە تەنهانی نەرویجی دۆڕانوە نەرویج یاساییە خۆێمە لە ئەمریکای لاتین ئەرجەنتین بە بەرازیل لە دۆڕێ بەرازیل بە ئەرجەنتینە دۆڕێ بە پاراگوای دۆڕێ بە ئیکوادۆرە دۆڕێ بە ڕاستە خۆشەگاتە مۆندیال بەڵام تو هاتووی تەنها یاری نەرویجت دۆڕانوە هەموو یاریەکانی ترت دەبیتەوە
تۆ سەرکەوتنت بۆ مۆندیال لە مەترسیە بۆ تۆ ئەگەر لێرە پلەی دووەمیش بگری دواتر ئەبی بە 12 بژاردەم 12 بژاردەی لەگەڵ چواری پێشەوەی نێشن لیگە دابەشەکرێ ئەبێ بە 16 بژاردەم 16 بژاردە دابەشی چوار گروپەکرێ یەکەمەکان سەرەکەون ئەگەر سوی داتە گروپەکەی تۆ ئەگەر تورکیاتە گروپەکەی تۆ ئێستا تورکیا و ئیتالیا و سوودی چ فەرقیانێ پێکاتەکان ئیتالیا بەس ناوەکەی ما لەبەرەوە جۆری پاڵاوتن بۆ کەسێک شارەزاینەبێ بووی نییە لە خۆ قسە بکە و ڕەخنە بگرێ چونکە تۆ ئەبێ جیاوازی بکەی لە بینی سیستمی قەرەبووکردنەوە و قەرەبوونەکردنەوە ئێمە بۆچی ئەڵین مۆندیال گرنگە چونکە مۆندیال کە قۆناغی کۆمەڵەکانت تێپەڕان مەجای قەرەبووکردنەوەت نییە بۆچی مۆندیال لە چامپیۆنز لیگ گرنگترە لەبەرەوەی لە چامپیۆنز لیگ ئەگەر تۆ قۆناغی کۆمەڵەکانیشت تێپەڕان ئەگەر لە یاری یەکەمیشا بەرامبەر تیپێک دۆڕاندت لە یاری دووەمە مەجای قەرەبووکردنەوەت هەیە ئەنجامەکە بێنی تەوانێت تەنها یاری نیاکەی قورسە بەڵام لە مۆندیال و پاڵەوانێتی یەکلاکەرەوەکانە ئەگەر تۆ یەک یاری 16 بدۆڕێنە یەک یاری 8 بدۆڕێنە تەواو تۆ ڕەنجی 4 ساڵێ بە هەدەر ڕۆی لە پاڵاوتنی جۆکو ئەمریکای لاتینە تۆ هەژدە یاریەکەی لەم هەژدە یاریە مەجای 5 دۆڕانی ئیسراحەتەیە و سەریشەکەی بۆ مۆندیال بەڵام لە ئەوروپا دابەشەکرێ بەسەر 12 مەجموعەیە هەر تیپەی 5 هەڵبژاردەیە 4 هەڵبژاردە لە خۆگری ئەبێت تۆ لەمانەیە هەمووی کامل تەرکیز و کونیایی یاریکەی نابێ یەک یاری بدۆڕێنی یەک یاری دۆڕانی لە جێژاوە سەرەکەی بۆ مۆندیال لەبەرەوە لە خۆتەوە مەبە بە پرۆفیسۆر بڵێ پاڵاوتنیە وایە وایە نەخێوانییە نەخێوانیە پاڵاوتنەکە زۆر زۆر قورستریش هەتا هەڵبژاردەش زۆر بێرکەکە قورسترە تا مەجموعاتی تیا بێرکەکە قورسترە تۆ لەکوێ بە دەوری یاریکەی لەکوێ بۆ یاریکەی کو پێم وتی چۆن ئەڵێن مۆندیال قورسترە لە چامپیۆنز لیگ بۆ لە چامپیۆنز لیگ مەجای قەرەبووکردنەوە هەیە لە مۆندیال لە مەجای قەرەبووکردنەوە هەیە لە پاڵاوتنی ئەوروپا مەجای قەرەبووکردنەوە نییە بەڵام لە پاڵاوتنی ئەمریکا و عراق و ئاسیا و ئەمریکاوانە هەمووی مەجای قەرەبووکردنەوە هەیە تۆ بەرامبەرەکەشت نەدۆڕێ لەگەڵ توە مەجای قەرەبووکردنەوە نییە شتەکان زۆر زۆر ئاڵۆزە بەو جۆرە نییە کە تۆ بیری لێ بکەیتەوە دێمە لای کۆمنتەکان عراق شەوتی یەکەم باش بوو گۆڵی لێ نەکران دەنووسیاژە خوتوڕەیی نەبوو تەنها تۆپی دوور بوو پیانەوە نا ئاستی شێرکۆ خراپ بوو باسمە لاستی شێرکۆ کرد ئارداگولەر ئاستی زۆر بەرەو پێش چووە گۆڵێک و دووە سیستی کرد تاوان ئارداگولەر کۆتایەکانی وەرزی ڕابردووش بەردەوام یاریە کرد لە پێگاتی ڕیال مەدریدا بە تایبەتی دوای پێکانی سیبایۆس بەڵام وەرزی ڕابردوو ئاستی و پێویست نەبوو بەڵام ئێستا ئاستێکی باش پێشکەش دەکات لەو یاریانەی وەڵای لە زۆربەی یاریەکان یاریەت لە کۆمەدی دیژمن پێم ئارداگولەر ئاستێکی بەرزی پێشکەش کرد حەقیانەت ئارداگولەر ئەمساڵ ئاستێکی زۆر باشیەیە کاکازیان ئەڵێ دیفاعە نازانم بۆ لە چ کاتێک 2-0 بە تەعادولیش بەسەر دەکەوت تازە چوینە پاشکۆ نە بەخوا کازیان جان بۆم باس کردی و 2-0 زیانێکی زۆر یەگەیان بۆ عراق چونکە عراقە چۆ دووەوە دەقێرشی نابرە و 9 دەقێرشی نەبردا سعودی لە 3 گۆڵ کەمتری ناکرد شتەکە ئەوە قۆڕیەتی دروستە کرد بۆ عراق کاک سەربەز بەخوا لەگەڵەوەیانی کاک جەمال ئەڵێ هیوادارم عراق نەگاتە مۆندیال دەست خۆش بێ کاک جەمال تۆ هیوا و هیوای خۆت ئێمەی خینە سەر و سەرچاوان بەڵام ئێمە لە ناخی دڵمانەوە هیوادارین عراقێکێک بێ لەو تیپانەی بەشداری مۆندیالەکە پشکم ئینشەڵا دەرفەتی بینینی و مۆندیالەمانە بەست و ئەو خوایە تۆ ئەگەر عراق گەیشتە مۆندیال هەوڵێەوە نەیە کە بچی بلیت ببڕی بۆی بگیتە بچیت بۆ مۆندیال ئامادەوی کاگرێواز ئەڵێ کاک مەحەممەد سەیری یاریزانێکی ناوەندی وەکو هاڕوون لایەنەی دۆک بانگێش هەڵبژاردەی عراق ناقی خۆی ئێمە بێت دوو پێوە بۆ هاڕوون وەربگرین یعنی دوو پێوە یەکەمیان ئەگەر هاوشێوەی ڕابردوو بواە دوهۆک تیپێک بواە لە وەرزی ڕابردووە دەستکەوتێکی باشی نەبواە یا تیپێکی بەهێز نەبواە ئەوە حەقی خۆیان بولەوەی بڵێن کاکە دووە گەنجامی نییە بۆیە هاڕوون بانگێشتی هەڵبژاردەی عراق ناکە بەس بەجددی غەدرێکی گەورە لە هاڕوون ئەحمەد کراوە لەوەی کە تۆ یاریزانێکت هەیە پاڵەوانی جامی کەنداو بووە لە پێگاتەی سەرەکیە بووە لە یانەی ئیتیفاقی سعودی بردوێتەوە لە کۆمەڵە یانەیان بردوێتەوە لە یانەی نەسری ئیماڕاتیان ینی بەجددی کۆمەڵە یانەیان بردوێتەوەنێ کە تەسەوڕ نەکراوە ئەم یاریزانە لە پێگاتەی سەرەکیە بووە وە کاپنەکان یانەی دوهۆک دواتر ئاتوویە جامی عێراقی بردوێتەوەنێ ڕاستە ساڵم جامەکانی دۆ خراپە بەڵام چوار یاری کرا
بۆیە حەقی شەرعی خۆیەتی هارون ئەحمەدی شەگوێلەی یاریزانەی لە پێکاتی هەڵبژاردنەی عێراقا بێ. بەڵامی تر کۆی گشتی عێراق ئێمە لاریمان لەوە نییە کە عێراق کوتلە و کوتلە بازیە، کە عێراق نەتەوەکاریە، کە عێراق شیعە و سونیە، هەموومان نەزانین. بەڵام بەجددی بۆ هارون من لەگەڵ ئەو نەقدەیە. کاگاکۆڵێ پێم وایە عێراق بەرامبەر بە سعودیە باشتر دەرەکەوێت، چونکە شتێک هەیە تۆ بەرامبەر کەسێک یاری بکەی باشبی باشتر یاری دەکەی، نە کەسێک ئاسی نزمتر بێت. دەم خۆشەمە تێبینێکی جوانە. کاگ عیماد بە هەموو تەعادولیەک هەر سعودیە هەڕوا، 2-2 بێ، 3-3 بێ، 4-4 بێت، چەند ئیزافەیە بۆ عێراق و ئیزافە چێتەوە بۆ سعودیە براگەورم. کاگەر سەلام سوپاس هەموو کاگەرسانن ژەڵێ منیش لەگەڵ ڕائەکەی تۆیان. کاگیواڵێ ڕانەرە لە ڕووی کەسایەتی وەز دەکەم زۆر لاواز بێ دەگەر لە شوێنی و کاساز بە عێراق ئەمانە ئاسی پێشکەش دەکرد. بەخوا کاساز لە ماخیرە کاگیوا هیچی پێ نەما بوو بە عێراق. ئەسڵەن کاساز سوکانەکەی لە دەست دەرچوو بوو، خۆشی نییە زانی خەریکی چیە لەگەڵ عێراقا. بەجددی من پێت بڵێم کاساز زۆر باش سەرەتایەکی زۆر باش دەستی پێکرد، تیپێکی باشی دروست کرد، کۆمەڵشتی گەورەی لە عێراقا گۆڕی، بەڵام بەخوا لە ماخیرە و هیچ زافێکی نەما بوو بە عێراق و تەنان تیپەکە بەرەو چاڵێگە ڕۆی. کاک محەممەد دەڵێ بەڕای من عێراق سەرەکەوێت، سعودیە لە دوای هێنانیە سەیرەکانی ئەوروپا هەڵبژاردەکە و قووەتەی پێشتری نەماوە. تەبعاً دەست خۆشکاکە محەممەد TKH کە مەیچەکە لە هەرە تێبینێ جوانەکان لەسەر سعودیە، ئەڵێ سعودیە لە دوای هێنانی ئەستێرەکانی ئەوروپا یاریزانەکانی سعودیە هاوشێوەی ڕابردوو نەماوە. ئەمەیچەکە لەو تێبینیە جوانانەی کە بەڕاستی نەقدێکی زۆر وەرزشیە و شیکاریکی زۆر زۆر جوانە بۆ ئەگەر بزانین ئێستا ئەستێرە گەورەکانی سعودی وەکو ڕابردوو نەماون. دەست خۆشکاکە محەممەدجان. هەنێ یاریزانی عێراق لە مشکی خۆیان میسی و کروس و مارادۆنا و ماڵدینی و پێچین بەخوای گەورە کاکسە بەست و بۆ لەومەیەوانێکی کاکە وەڵای ئەمە لەم ساحانەی خۆمان لەم تاتانەی خۆمان یاریزان هەیە یاریەکە خۆی لە میسی بە باشترە بینی، خۆی لە ڕۆناڵدۆ باشترە بینی. کاکە هەیە دانیشە لە ڕۆناڵدۆ هەر یاریزانی هەیە ئەڵێ میسی بەس یاریزانی بۆ ئەم یاریزانەکە درێسی هەڵبژاردەیەکیان لەبەر کردو و پارەیەکی باش وەرەگرن بۆ لە خۆیان نەگۆڕێن خۆیان لە میسی و ڕۆناڵدۆ پێ باشتر بێ. ئێمە دانیشتووە دوای یارەکە چێ پارەی ساحەکەژەیە کە تەواو بوو خێرا پەلەیە دێبێت 3000 ساحەکە بە حەقی وێ و سەعاتە یاری کردەوە، بەڵام خۆشی لە میسی و ڕۆناڵدۆ باشتر دەزانێت، خۆشی لە زۆر یاریزان بە باشتر، هەر لە یاریزانەکانی یانەکانی کوردستان خۆی بە باشتر دەزانێت. سەربەزگیان ئیتر بۆ ئێمە لۆمەیەمانی عێراقین کە لە کاتێکا پارەیەکی باشیش وەرەگرن. بەرحاڵ دۆخی پاڵاوتنەکان بەم جۆرەیە. عێراق وەکوتم من پێم وایە چانسەکەی عێراق ئێستا باشترە. ئەم مەسئولیەتەی کە ئێستا لەسەر شانی یاریزانەکانی عێراق و لەسەر ڕایەنەری عێراق و لەسەر ئاندەرانی عێراقە بۆم یاری سعودیە، من ئێستا دڵم زیاتر پێی خۆشەوە لەوەی کە عێراق بچوایەتەوە یاریەوە بۆ تەعادولی هەوڵی بایە، چونکە ئەوە لە کۆتایەکەی زیانێکی زۆر گەورەت پێگەێنێ و کاتێک تیپ خۆی بۆ یەکسانی ئامادەکە کاتێک گۆڵێکت لەسەر تۆمارەکرێ بڕوا بکە هیچ هێز و توانایەکت نییە بۆی کە گۆڵی یەکسامون تۆمار بکەیتەوە ئۆتۆماتیشی هیواکە لە دەستەچێت بۆ لەبەری تۆ ئەو ئامانجەی کە بۆی هاتوویتەتە ناو یاریگاوە ئامانجەکەت لە دەستداوە. بەڵام کاتێک تۆ بۆ سەرکەوتن هەوڵ بی هەموو هەوڵێدەی ئەگەر ئەو گۆڵەشت تۆمار پارێزگاری لەو تاقە گۆڵە بکەیت، چونکە تۆ ئامانجەکەت نزیکە بیگەێنی هەوڵێکی زۆر زۆری بۆ دەدەیت. زۆر گرنگە لەوەی کە تۆ کاتێک یاریە دەکەی یعنی لە ئامانجەکە تا بەرداوامی لە پێکرانی ئامانجەکەت بە درێژایی یارەکە بەرداوامی. ئەمە حاڵەتێکی زۆر زۆر گرنگە و حاڵەتێکی تایبەتمەندە، چونکە ئێمە زانین تۆپی پێشەوەی بە قاچەکان بکرێ، پێشەوەی بە عەقڵیەت بکرێ لە ناو ساحەیە ڕوویەکی لایەنی دەرونیە کە ئەم لایەنە زۆر زۆر گرنگە بۆ تیپ کە خۆی لەسەر ئامادەکە بۆی بە بەشداری یارەکانی تێدا بکە. ڕۆژی چوارشەمە لە ئامانکادا لە شیکاری وەرشی پێتان دەگەمەوە. لەوە چێ شیکاری وەرشی تەفاسیلێک لەسەر بەرشەلۆنە بێت چوارشەمەی داهاتوو لەوژە چی هەر باسەکەی عێراقمان درێژە بکێشێ، بەڵام ئینشاڵڵا با بزانم چیمان بەگونجاو زانی و چی بابەتێ بەردەست بوو ڕۆژی چوارشەمە بۆ دەگەڕێمەوە لاتان تاوکات فاتە.